سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەیانمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی مانگرتنی کرێکارانی پەیمانکاری مخابرات لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران، بانگهێشتی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سنفی معەلمانی سنا بۆ لێژنەی پێداچوونەوە لەسەر تاوانە ئێداریەکانی ئاموزش و پەروەرش، دەست بەسەرکردنی لەیلا پاشایی لە شاری سنا، پەنابردنی خوێندکارانی زانکۆی لازکیە لە بۆ قامیشلووی ڕۆژئاوای کوردستان، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئێڤین و مانگرتنی کادری دەرمانی نەخۆشخانەی ئەلزەهرای ئیسفەهان. بەردەوامی مانگرتنی کرێکارانی پەیمانکاری مخابرات لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران. ڕۆژی سێشەممە کرێکارانی پەیمانکاری مخابرات لە شارەکانی پیرانشار، ماکۆ، مەهاباد، میاندواو، خۆی، سەردەشت، چایپارە، سەڵماس، ورمێ و پارێزگای خوراسانی ڕەزەوی دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارت و ورتنەوەی دروشم ناڕەزایەتی خۆیان دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان دەربڕی و خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست، بەڕێوەچوونی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان و هەروەها لابردنی شێرکەتە دەڵاڵەکان بوون. بانگهێشتی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سنفی معەلمانی سنا بۆ لێژنەی پێداچوونەوە لەسەر تاوانە ئێداریەکانی ئاموزش و پەروەرش. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی 7 ئەندامی ئەنجومەنی سنفی معەلمانی سنا لەلایەن لێژنەی پێداچوونەوە لەسەر تۆمەتی ئێداریەکانی ئاموزش و پەروەرشت بانگهێشتکران. ئەم 7 کەسە بەناوەکانی لەیلا زارعی، نەسرین کەریمی، فەیسەڵ نووری، سەلاح حاجی میرزایی، مەحیەدین ڕەیحانی، مەجید کەریمی و غەیاس نێعمەتی پێشووتریش لە مانگی گوڵانی ئەمساڵدا لەلایەن دادگای پێڕاگەیشتن لەسەر تاوانە ئێداریەکانی ئاموزش و پەروەرشەوە بانگهێشت و بۆ 3 مانگ لە کارەکانیان دوورخرانەوە و هەروەها 70% حەقدەستەکانیان کەم کرایەوە. بەپێی زانیاریەکان ناوبراوان پێویستە تا کۆتایی مانگی ڕەشەمەی ئەمساڵ خۆیان ڕادەستی ئەو دادگایە بکەن. درێژەی گوشارەکان بۆ سەر یەکێک لە بریندارانی شۆڕشی ژینە. بەپێی زانیاریەکان مەتین حەسەنی لە بریندارانی شۆڕشی ژن ژیان ئازادی سەرەڕای ئازادبوون و پێداچوونەوە بە سزاکەی بارەها لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە بانگهێشت و لێپرسینەوەی لێکراوە. ناوبراو کە لە شۆڕشی ژینادا چاوێکی لەدەستاوە سەرەڕای بانگهێشتی بۆ ئیدارەی ئیتلاعاتی شاری بوکان و لێپرسینەوە پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە کەلوپەلەکانی بە هەڕەشە و بێڕێزی وەرگرتووە و هەروەها لە چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێبەش کراوە. ئەو چالاکوانە تەنانەت پاش برینداربوون و دەست بەسەرکرانی لەلایەن کۆماری ئیسلامیەوە هێشتا پشتیوانی لە بنەماڵە گیان بەخکردووان و زیان لێکەوتوانی ئەو شۆڕشە دەکات و بەم بۆنەیەوە هێشتا لەژێر چاودێری ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیدایە. ئازادی کاتی چالاکێکی سنفی معەلمان لە کرماشان. ڕۆژی دووشەممە 20 ڕەشەمەی 1403 هەتاوی عەبدوڵڵا ڕەزایی چالاکی سنفی معەلمان و خەڵکی کرماشان پاش بەڕێوەچوونی دادگای پێڕاگەیشتن لەسەر تۆمەتەکانی بەدانانی بارمتەی 1 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بەپێی راپۆرتەکان ناوبراو کە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕەژیم لەلایەن دادگای ئینقلابی شاری هەرسینەوە بانگهێشتکرا بوو، پاش بەڕێوەچوونی دادگای پێڕاگەیشتن لەسەر تۆمەتەکانی بەدانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی ئازاد و دۆسیەکەی بۆ تێپەڕکردنی ڕەوتی قەزایەکانی ڕەوانەی لەقی 16 دادگای گشتی کرماشان کرا. دەست بەسەرکردنی لەیلا پاشایی لە شاری سنا. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی لەیلا پاشایی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شاری سنەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. بەپێی زانیاریەکان لەیلا پاشایی هاوڵاتی خەڵکی شاری سەقز بە بیانووی بەشداری لە مەراسمی ڕێزگرتن لە ڕۆژی 8 مارس لە شاری سنا
دەست بەسەر کراوە. پێشووتریش لەلایەن ناوەندە ببورن پێشووتریش لەلایەن ناوەندی هەواڵی کۆمەڵەوە دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی و چالاکی مافیژن لە شارەکانی سنە و دێولان بە ناوەکانی سۆهەیلا مەتاعی، سۆما محەممەد ڕەزایی و بارانی ساعیدی ڕاگەیاند بوو. بەم شێوەیە ژمارەی ژنانی دەست بەسەرکراو بە تۆمەتی بەشداری لە مەراسمەکانی ڕۆژی 8 مارس بۆ 4 کەرز بەرز بووەتەوە. پەنابردنی خوێندکارانی زانکۆی لاسقیا بۆ قامیشلی ڕۆژئاوای کوردستان پاش کوشتنی بە کۆمەڵی عەلەویەکان لە ناوچە جیاوازەکانی سووریا لەلایەن گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی نوێ سووریا، کۆمەڵک لە خوێندکارانی زانکۆی لاسقیە کە زۆربەیان عەلەوین پەنایان بۆ شاری قامیشلو لە ڕۆژاوای کوردستان بردووە. لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە خەڵکی عەلەوی لە ناوچە جیاوازەکانی سووریا لەلایەن گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی نوێ سووریاوە بە شێوازێکی دڕندانە کۆمەڵکوژ کراون. ئەم خوێندکارانە بۆ پاراستنی ژیانی خۆیان پەنایان بۆ ناوچەکانی لەژێر دەسەڵاتی قەسەدەدا بردووە و خوازیاری پێڕاگەیشتنی کۆمەڵگای نێودەوڵەتی لەسەر دۆخی خراپی عەلەویەکان لە سووریا و هەروەها کۆتایی هاتنی شەڕ لە سووریا بوون. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئێڤین ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە بنەماڵەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئیعدام لە بەردەم بەندیخانەی ئێڤین بە دەستەوەگرتنی وێنەی ڕۆڵە بەندکراوەکانیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بنەماڵەی بەندکراوان سرەڕای بە دەستەوەگرتنی وێنەی ڕۆڵە بەندکراوەکانیان بە هەڵکردنی پلاکارتی نابوسێدارە پشتیوانی خۆیان لە هەڵمەتی سێشەمەکانی نابوسێدارە و هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو تاوانەکان ڕاگەیاند. پەیوەستبوونی زیندانیانی سپیداری ئەهواز بە هەڵمەتی سێشەمەکانی نابوسێدارە. بەندکراوان لە زیندانی سپیداری ئەهواز هاوکات لەگەڵ 8 مارس ڕۆژی جیهانی ژن پەیوەستبوونی خۆیان بە هەڵمەتی سێشەمەکانی نابوسێدارە ڕاگەیاند. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی 57مین هەفتەی هەڵمەتی سێشەمەکانی نابوسێدارە لە ئێران بەشداربووانی ئەو هەڵمەتە بە بڵاوکردنی بەیاننامەیەک سەرەڕای ئاماژە بە دۆخی خراپی ئەو بەندکراوانە کە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە، ئاماژەیان بە پەیوەستبوونی زیندانیانی بەندیخانەی سپیداری ئەهواز هاوکات بە هەڵمەتی سێشەمەکانی نابوسێدارە کرد. بەم شێوەیە 38 بەندیخانە لە ئێران بەشداری ئەو هەڵمەتە دەکات و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی بەشداربووانی ئەو هەڵمەتە زۆرتر دەبێتەوە. ناڕەزایەتی کادری دەرمانی نەخۆشخانەی ڕەوان پزیشکی ڕازی لە تاران ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە کادری دەرمانی نەخۆشخانەی ڕەوان پزیشکی ڕازی لە تاران بەهۆی وەدینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا ناڕازیان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی داخوازیە دواخراوەکان، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونەسەرەوەی تاعرەفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و کەمکردنەوەی ساعەتی کار بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی کادری دەرمانی نەخۆشخانەی ئەلزەهرای ئیسفەهان ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە کادری دەرمانی نەخۆشخانەی ئەلزەهرای ئیسفەهان دش بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان دەستیان لە کار کێشا و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام کادری دەرمانی نەخۆشخانەی ئەلزەهرای ئیسفەهان دش بە وەدینەهاتنی داخوازیە دواخراوەکانیان مانیان گرتووە و بەرپرسانی ئەو نەخۆشخانەیە بایەخ بە داخوازیەکانیان نادان. ناڕازیان خوازیاری چوونەسەرەوەی تعرفەی کاری، کەمکردنەوەی ساعەتی کار، پێدانی ئیزافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، دامەزرانی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، ڕێگری لە کۆچی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات و تیارکردنی بەشەکانی ئۆرژانس بۆ تەکنۆلۆژیای سەردەم بوون. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.